ئەگەر قسەکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پسپۆڕان و ڕۆژنامەنووسان پێشتر سەبارەت بە ژنانی ڕۆژنامەنووس لەبارەی هەراسانکردن و ئەنجامدانی توندوتیژی بوو بێ بەرامبەریان و کۆمەڵگەی نێودەوڵەتیمان ئێمە ئاگادار کردبێتەوە لەو توندوتیژیانە ئێستا هەرکەکەمان قورستر بووە بۆ پێی کە ئێستا سنووری ئازادیەکان ئەمەندە سکراوەتەوە کە گەشتبین نەماوین بەرەوەی لە کاتی پیشەکەیاندا ژنانی ڕۆژنامەنووس شەهید دەکرێن بەداخەوە ڕووداوەکە چەندێ ئازاربەخشە و نە ئازاربەخشە کە لایەنی بەرپرس لەسەر ئاستی ناوخۆ هیچ بەیاننامەیەکی فەرمی لەم بارەوە دەرناکات ئەسڵەن بۆی مهم نییە ئیدانەی ناکات ئەوەی کە هێندە جێگێ ئەسەفا وای لێ هاتووە خەڵکی ئاسایی بەشداری ئەم جۆرە گردبوونەوانە ناکەن بۆ ئیدانەکردن لە کاتێک ئێمە چاوەڕێمانە کرد کە بەڕاستی ئەمە بەس بۆ کوای بەسەر هەر هەموو تاکێکی کووردا هاتبێ نەک تەنها ڕۆژنامەنووس لە هەموو چین و توێژەکان ئێرە جمەی بەهاتایە بەڕاستی لەبەرەوەی ئەوەی کە ئەمڕۆ لەسەر ئەو دوو هاوڕێ ڕۆژنامەنووسەمان ڕوویدا و خودو خاتوونە سبەینە یاگەری هەیە بۆ سەر هەر یەکێک لە ئێمە ڕووبات واتە ئێمە لەم وڵاتەیە کەسمان داهاتوومان مسۆگەر نییە گەر جاروێ ناومێ دەبی وەکو کەسی ئەکادمی تۆ ڕۆژانە فێری کۆمەڵێ ئەخلاقیات و پرەنسیپی ڕۆژنامەوانیەکەی بەڵام ئەوان بە فیشەکێک بە درۆنێک خوێنی سار دەکەنەوە و هەموو پێوەرەکان و هەموو بنەماکانی دموکراسی خەنە ژێر پرسیارەوە ناکرێ بڵین هەمووی بێدەنگە ناکرێ بڵین ڕێکخراوەکان هەمووی بێدەنگن ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەنگی ئازاد لێرە ئامادە بوو بەڵام من پێم وایە فشارانە بێت گەورەتر بکرێ کۆمەڵگەی نێودەوڵەتی لێ ئاگادار بکرێتەوە و بکرێ بە ئەجێندای کۆبوونەوەی هەر کەسێک کە لەگەڵ ڕێکخراوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ کۆنسڵگەری وڵاتانە کۆبێتەوە و خۆشیان حتمەن چاودێریان بارودۆخەکەن وابێ خەڵکی ئاسایی خوێنی ئەو دوو هاوڕێ ڕۆژنامەنووسە بە خوێنی کچەکانی خۆیان بزانێت و نیبەستێتەوە بە هیچ بابەتێکی سیاسی و چکە هیچ شتێک ناتوانێت قەنەعەت بە ئینسان بکات هۆکارێک هەیە بۆ کوشتن چجا بۆی کە ڕۆژنامەنووس بێت و خەریکی ئیشەکەی خۆی بێت بۆ پیاکردنی مەعیشەتی ڕۆژانەی خۆی ینی کۆمەڵێ وە پێویستیشەم بابەتە بەڕاستی ڕووماڵ بکڕێت یعنی ناکرێت ڕابەجێ بهێڵدرێت ئێوەی ڕۆژنامەنووس دەبێت بنکۆڵکاری لەبارەوە بکەن ئەبێت ئەمە فیلمی دۆکیومنتەری لەسەر دروست بکەن چکە بەڕاستی ئەمەی ڕوویە کارە ساتێکم هەمومان لە شۆکین بەڵام خۆ پێویستەنەوەکانی داهاتوو بزانن کە ئەم چیرۆکە ئەم مێژویان بۆ بگەڕدرێتەوە و لە ڕێگەی مایکەکانەوە لە ڕێگەی زوومی کامێرەکانەوە ئەو چیرۆکە ناخەژێنە ببین و هەمیشە پرسیاری کە ڕخنەگرانیانە بێت لەو بانگەشە فەیکەی کە بۆ ئازادیەکرێت لەم وڵاتەیە.